حاڵتان باش بەڕێزان من نەهرۆزا گرۆسم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەتی استراتیژ خۆشەویستان ئێرە ئەستەمبۆڵە ئەم شەو بە شێوازێکی ڕاستەوخۆ لەسەر کەناری بۆسفۆرۆس لە نێوان هەردوو پردی بەناوبانجی شەهیدانی 15 تەمموز و هەروە پردی سوڵتان فاتح لە گەڕەکی ئۆلۆس ئەتلەر لەگەڵتانین بۆ ئەم بەرنامە تایبەتە کە مژاری پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و تورکیا تاوتوێ دەکەین. خۆشەویستان پەیوەندەکانی هەرێمی تورکیا تایتڵی کۆنفرانسێک بوو کە دوێنێ لە ئەستەمبۆڵ لە نێوان سنتەری توێژینەوە و ڕاپرسی کوردستان 24 و هەروەها کۆڕبەندی ئەلشەرق بەسترا. لەم کۆنفرانسەدا لەم دیدارەدا چەندین مژاری گرنگ کە تایبەت بوون بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و تورکیا لە ڕابردوو ئێستا و داهاتوودا تاوتوێ کوران. لە میانی ئەو کۆنفرانسەوە لێرەوە ئەم شەو ئەم بەرنامەیە تایبەتتان پێشکەش دەکەین. هەروەها هەردوو بەڕێزان فاروق قەرەداغی و کە سەربەس فەرحان لەگەڵ من کە هەردووچیان شڕۆڤەڤانی سیاسی و چاودێری سیاسی و شارەزان لە پەیوەندی نێودەوڵەتیەکان لێرەوە لەگەڵمان دەبن. بەخێرهاتنیان دەکەین و بەخێر بن بۆ ئەم دیدارە تایبەتەی بەرنامەی استراتیژ. بەداخەوە بەهۆی هەندێک گرفتی تەکنیکیەوە کاتژمێرێک بەرنامەکەمان دواکەوت بەڵام بە شێوازێکی زندی لەگەڵ ئێوەداین و جارێکتر بەخێر بن. کاک سەربەز ئەس دلتەڕا دەست پێ بکەم بیدایەتێ یعنی دناف 30 ساڵ و 25 ساڵێت بوریدا پەیوەندیە و تێکەلێن هەرێما کوردستانی و تورکیای گەلێک جارە ئاستێکی باش بووە هەندە جارەژل ئاستێکی خراپ بووە. گەلو چه وەکریەک و ئەف پەیوەندی نەسەر ڕێکێکا یعنی ڕاست چوو بیتە پێش بە حەتانها هەرێما کوردستانی هەردەم وەکی جیرانێک بەرێ خوددایە تورکیا لێ تێکەلێن تورکیا بە هەرێما کوردستانی نەهەمی گاوەکی وەکی هەفتوو بووە یعنی حەکە حکومەت هاتیتە گۆهارتن تورکیادا پەیوەندی چێ بەشێکی ینی ئاوایەکی دیدا چێ بووە. هەندە جاراژی حکومەت لە تورکیادا ئەم دەبینین لە بن باندور و فشارە شارعیدا تێکەلەی خۆ بە هەرێمە کوردستانی گۆهارتیە. چێ بووە حەتان هەلڤی 25 ساڵێت بوریدا و ئەوێ چێ ببێت لە مستەقبەلدا. سپاس دەکەم. پێشام سەر پسکرێکە باخبین گەلەکەم پاشخانە بێ مەسەلێ چاوەکێ باژنە سەر کە پاشخانە بێ مەسەلێ زوودا کوردمەین باشوور خاستنیان تێکیلیە دەولەتدا تکرادانین هەم وەکی پارتی دیموکراتی کوردستان وەکی یەکێتی نیشتیمانی کوردستان وانش گەلێک جارە خاستنە نامەشاندنەژی دەولەتدا تورکیە لە ئەف نامە تو جارە bi şێوەیەکی هاتبووەکردنێ خاندە بتونێ بەرە خۆ نەدەنە هەرتم ئەف نامە bi şێوەیەکی وەکی هاتی زڤراندنە بووانە مثلا bi dema Cemal Gürsel'da ev mektup dengî min heye belê nehatiye vekirînê herêma Kurdistanê ra hatiye hinartin. Di sala 1990 da em temaşe dikîn yanî ke wextê Kurdistan di şerê Kurfesî de şerê Xelîcî de behs bikîn tiştekî de facto çêbû li wê menteqê ke jî re bêjin xetê 36 dema ku hatiye danî statûya Kurdistanê heta cihekê dewleta Tirk mecbûr bû têkilî û muameletî da bikitin. Xewtûyî zemanî de sala 1990 da Turkdoza serokkomarê Tirkiye bû dema ku hatî ke piyasa ekonomî piyasa iqtisadiye iqtisadê hur sîka hur em behez dikîn dest pê kir bû wekî hûn ji dizan yanî dunyayê li ser iqtisadê dimeşitin. Heta cihekî têkilî xweş bûn li gel Kurda hat danînê û piştî ku ew rejima bas êrişî menteqê Kurda kirin koçber bûn yanî hicret kirin li Tirkiye wekî şerê Batman wekî Şirnex wekî bijne te Hekarî Diyarbekir hatin verî. Têkilî navbeyna Kurda bi xwe de çê bû verî. Têkiliyên Kurdistanê bi dewleta Tirkiye ra dewleta Kurdistanê çi cara dewleta Tirkiye wekî düşmanekî bû xwe nabînin. Tu cara û qet nabînitin. Her tim wekî dostekî wekî متفقekî xwe divê menteqê de bin. Çikî dewleta Tirkî ji bûna wana dergehê esasî ye ke rêgayekê peywendiyê li gel dewletên dunyayê bikin. Ji ber hindê
her tim devleta Kurdistan duhastı kiliman gel devleta Türkiye hoş beden. Li mukhaben yani devleta Türk canım ana hükümet bahartına hükümeti hem bejin bir şey var ki tekili canım ana tekdiç. Her şey telik normal. بله کاک فاروق دێمە لای جەنابەت تۆ تێزی دکتۆراکە لەسەر پەیوەندەکانی تورکیا لەسەر ئاستی نێودەوڵەتیدا بەر لەوەی باز لەوە بکەین کە تورکیا لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێستای تورکیا چۆنە دەبێ دام بەو ڕاستێدا بنێت لە بەدرێژایی مێژووی دروستبوونی قوارەی هەرێمی کوردستان وەکو شوێنێکی دەستوری و یاسایی لە ناو عێراقی فیدرالدا لە کاتی سەردەمی حکومڕانی ئەکەپەوە پەیوەندی هەرێمی کوردستان و تورکیا ئاستێکی باشتری بینیەوە ڕاستە لە سەردەمی تورکۆ دۆزال لە ساڵی 90 کاتێک لە 2 ساڵی 1990 حکوومەتی عێراق کوێتی داگیر کرد ئۆزال بڕیاریدا کە دژی سەدام حوسێن و حکوومەتەکەی بوەستێتەوە لەوێ وەکە هێدی ڕاپەڕن ڕوودا و قواری هەرێمی کوردستان دروست بوو بەڵام لە سەردەمی ئەکەپەدا پەیوەندیەکانمان باشتر بووە ئەو پەیوەندیانە هەورازن شێوی زۆری بەخۆی بینیوە هۆکارەکانی چین بێگومان سەرەتا شەو باش بۆ سەرجەم بینەران و بیسەران جەنابیشت بە خێراتی وەستان بوو بێگومان من لەسەر قسەکانی کاک سەربەست بە دواوەگەر بە تایبەت باسی فترەی حکومڕانی پارتی داد و گەشە پێدام بکەین لە سەرەتاکانی 2005-2006 هێدی پەیوەندەکانی هەرێمی کوردستان و تورکیا دەستی پێکرد دەوڵەتی تورکیا بە درێژایی 100 ساڵی ڕابردوو بێگومان لەسەر ئەساسی سیاسەتی دەرەوەی لەگەڵ عێراقا زیاتر لەسەر ئەساسی دەوڵەتی لە ڕێی وەزارەتی دەرەوە لەسەر ئاستی حکوومەتی ناوەندی بەردەوام پەیوەندەکانی هەبوو و لە ناوخۆشە بە تایبەت ئیشی لەسەر وەتەری خەتی تورکمانەکانی عێراق دەکرد وەکو سیاست لە عێراق بەڵام بۆ یەکەم جار وەکو جەنابی شناس کرد لە فترەی تورکت ئۆزاڵە و دواتر لە فترەی حکوومەتی ئاکپارتی و بە سەرۆکایەتی بەڕێز ڕەجەب تەیپ ئەردۆغان ئێمە وەکو ئاگادارین بۆ یەکەم جار حکوومەتی تورکیا لە ساڵی 2010 قۆنسوڵخانەی بەڕسمی لە هەولێر کردەوە ئەمە خۆی ئەتوانین بڵێین هەرچەنە پێشەوە لە 2008 کاتێک بۆ یەکەم جار هەرێمی کوردستان نەوتی دۆزیەوە دەستی کرد بە هەناردەکردنی نەوت بەدرە بوو ئەمە یەکێک بوو لە هۆکارە سەرەکیەکان کە تورکیا بەڕستین وەکو دەوڵات لەسەر ئاستی وەزارەتی دەرەوە دەست بکە بە هەنگاونان بە دروستکردنی پەیوەندی سیاسی و ئابووری لەگەڵ هەرێمی کوردستان و لە 2010 نەخشاندی بە بەکردنەوەی قوسڵخانە بریتە لە نونەراتیکردنی سیاسەتی دەرەوەی ئەو وڵاتە بەس لە ڕێی سەربازی لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە بۆیە 2010 ساڵێکی گرنگە دوایەوە لە ساڵی 2011 بەڕێز سەرۆکوەزیرانی و کاتە ڕەجەب تەیپ ئەردۆغان خۆی بێسەردانی هەرێمی کوردستانەکە و فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لەکردنەوەی لەفتتاحی فڕۆکەخانەکە خۆی وەکو سەرۆکوەزیرانی تورکیا بەشدارە بێ بۆیە ئەتوانین بڵێن ئەمانە ئەو فترە زەمەنیان کەوا هەرێمی کوردستان و تورکیا بە تایبێت لە فترەی 2010 بۆ 2013 و 14 فترەی زێڕینی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بوو لە ڕووی ئابووری و سیاسیەوە هەتا ساڵی 2016 و 17 بەڵام لە ساڵی 2017 ئەم پەیوەندیانە بەداخەوە دوای ئەنجامدانی ریفراندۆمی هەرێمی کوردستان بەرەو دواوە چوو و لە 2018 و 19 بەدۆ دووبارە پەیوەندیەکان بەرەو پێش چووە بەڵام هێشتا بەڕای من نەگەشتۆتە ئەو فترە زێڕینی 2010 بۆ 2014 دواتر دێمەوە سەر ئەم فترە زێڕینەی کە باسی دەکەن چکە مانگێک بەر لە ئێستا سەرۆکی هەرێمی کوردستان هەروەها سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان سەردانی تورکیان کردو و گەورە بەرپرسانی تورکیاشیان بینی و هەست دەکەن ئاستی پەیوەندەکان لە وەجم و جۆڵەکان لە ئاستێکی زۆر باشدان خەریکە بەرەو باشتریش دەڕۆم بەڵام کاک سەربەست ئەس دێ هەمە نیکتە ینی پشتی ڕێفراندۆمە هەرێمە کوردستانێ ئەو تێکەلین تورکیا و ئێران و عێراقی بە هەفرە ئەم دەبینین کوسستیەک کەفتە پەیوەندیان هەرێمە کوردستانی و تورکیای و ئەف سستیژی لە هەمبەر ینی لە ڕەخێ دەولەتە تورکیا بوو نە هەرێمە کوردستانی چوە کرد و تورکیا پشتگیریە ئەوێ پرۆسە نەکرد و لە پرۆسەکە ئاشتی خەڵکی هەرێمە کوردستانی دەنگ بوو سەر بەخۆیە هەرێمە کوردستانێدا بەڵێ پسکرێکە ئەساسیش خۆ ئەوە حالی حاضر ینی وەکی هۆنج دزانین ینی هەرێمە کوردستانی بشێوەیەکی چاوە تێکیلی دەیناتە بوو لەگەل حکوومەتە ئیرۆکە حالی حاضر کە حکوومەتە ئاک پارتی وی شێوەی کوردێتمەین باشوور ینی معاملە لەگەل دەولەتە تورکیت کرد کە زمانێ
سلطان سليم وإدريسي بتليسي تدي معاهدة كبول لقلوانا بفي شكل تماشي مسألة كيرنو كدولة تركيا يعني في سياستها كيفن في سياستها جبريان هاب كارتينا بس ما دديت كل سر تلفزيون روجنامه هذا برپرسن هنگی ترکیه يعني بري رفراندوم تقول برسا سر بخويا كردستان يا كرد عراقي او برسا عراقيه لي بله دما او رفراندوم چبو او پشگیری نکرد بله يعني مدوتن كو بنر بله چه باندوره که بو حکومت بله. ترکیه بن چه باندوره که بو او قبول نکرد بله بيشما بحث كر يعني كاقتصاد تشتكي سركه بو هر دولتك يعني بيوندي وان دولة اغلبها للسر شنو السر برجواندين وان ملتنا وان دولتنا اللي قال لك كان ويش اخي يعني جبريا رفراندوم فرخورت بون يعني حتى تشي بيجي دولتات تركي شركه وانا باركي قال لك خيالي قزنش كرن كرداش قزنش كرن هر وصا هل تركيا جي كرد بقزنش بون لبشتي مثلا رفراندوم ك بشگیریه که قال لك مازنج بو رفراندوم نهاته داين وتركاجي افتشتديت شاو بيجن بالشيوه كي يعني تماشا بكنش بريا رفراندوم مثلا قباني هي البريا مثلا قباني تكلي اوقا خوش شي ببون يعني اللي قال الدولة التركي خلال الدروج هذا اخفتن هاتا جوهارتن مثلا هون جتن سرو كمار دغو ويبكفتو كات ويبكفتن مثلا قباني دا اللي بشتي دروجا اذن دا كبشمرقد ورا درباز بتن بشتن قباني رزقال هون جت زاني يعني مثلا كردستاني بله حكومه كردستان يعني مثلا قباني دا نجهشت بالسر وانا قباني دكت كتنا قباني كتنا منطقه ديجب وكي قامشلو وكي عامودي وكي بله حسكي واندرا همودشن لتيكلي اوقاس خوش بو سببي تجارت بو يعني ترك الفيري باركي جوره باركي مازن قزنشتك الفيري دنجي فقط نذكر حتى وقت جنابته جي بحث كري دغو هكا مساله سر خبونا كردستان جبيتن حولي او مساله كي دنافع عراق دا عراق بخف دكارتن حل بكتن ليه بشتكو قرار هذا عن سر رفراندومي وشون رفراندومي دنيا كبشگيري كي قالكي مازن ندا تركال فيري افديت دما كوديتن الفيري شعوري وانا افي نجاتي هيجي خورتا لواندرا كاراني الفيري او جبين سبب هندي كركوك تسليمي ايران هديه كرم بو ايرانيا كخيالي هر دولتك وكي تركيا وايران كركوك بدستخه تسليمي ايران كرم الفيري تيك الفيري كتن يعني شكستن الفيري كورد لفيدي يعني خيالين كردا براستي شكستن يدي كورد يدي وكبري باوري نادن في دولة تركيا جبر هندي هرتم دخازن بتمكين دقارن لقالوانا معاهدة كنا بين السليم وإدريسي بتليسي هاتية تشكرني استخمين كم حالة حاضر إخسنا طرفيدا وفترة كي وصا دريجي وصا دوم كير چند سالكا لحالة حاضر هيدي دي بيوندي خورت بنو چكي ام قالك فيج بيرنكين دولة ترك دولة كي جراند في جغرافيا دا بيوندي وقالك خورتن لقال الدنيا واندام ناتوا كرد قالك فيج بيرنكين يعني اساسا ايش مسألة دا پیوندی خوشتر بن هندی و تر چتن خوشتر بن ولد بینی کو پیوندی باشتر بن بله کاک فاروق که دلین پیوندی کان لدوی رفراندوم و گوردرا بلام لهمان کاد دبی اومان لیاد نشه که او کاتی که بشک لسوپای عراق لسلوپی لو شوینا نزی جیر کردن لناو خاچی ترکیه که دنگوی او هبو او سوپای دیوی للاشي ترى هيرج بكات السر هريمي كردستان نكر او لكركوك ودي ليره شوبه بلام تركيا قبولي او نكر او دنگوي او هي نظام تاسن او زياتر شار زي سياسيين اغات البابته كان هي لهما كادا تركيا جاري شيتر او ريغاي هريمي كردستان بدنيا دا بستيتو كدرجا ابراهيم خليل هرجيس لسه كردستاني دا نخص يعني تركيا اگر پیمان وابه حصل هرمی کردستان ناکا بلام نه همان کاتجدا دژمنایەتیەکی زۆر گەورەی هەرێمی کوردستانی نەکردەوە هۆکارەکەی چییە لەو کاتەوە تا ئێستا کە پەیوەندەکان خەریکە وەکو جارانی لێبێتەوە بەرەو باشتر دەڕوە ئایا تورکیا وەکو هاوبەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەیری کوردەکانی باشوور دەکات لە عێراقدا یاخود ئەمە بابەتێکی تاکتیکیە بێگومان دکتۆر جان سەرەتا بۆی ئێمە لە هەڵوێستی تورکیا لە 2017 لە کاتی ریفراندۆمەکە تێبگەین پێویستە سەیری وەزعی سیاسی و کاتێ ناو تورکیا بکەین تازە ئینقیلابەکە لە تورکیا ڕوویدا بوو و حکوومەت و ئاکپارتی هاوپەیمانی لەگەڵ حیزبی مەهەپەیە حزبی ڕەگەسپەرستە هەبوو
بۆیە پێویست بوو هەندێک لەو سیاسەتی کە دژی هەرێمی کوردستان و بە تایبەت ئەو تەسریح سیاسی و جموجۆڵە سیاسیانی لەگەڵ عێراق و ئێرانیش کردی ڕنگدانەوەی وەزع سیاسەکەی ئەو کاتەوە هەوڵپیانەتەکەی بوو لەگەڵ حیزبی مەهاپەیە بەڵام تورکیا لەگەڵ هەرێمی کوردستانە بێگومان پەیوەندیەکی زۆر گرنگە بۆ هەردوولا لەسەر دوو ئەساسە بەڕای شخصی من جاران ئەگەر ئابوووریەکە بەشە گەورەکەی بێت لە ئێستا توانین بەشی ئاسایشەکەشی سکوریتی کە تورکیا و حکوومەتی ئێستای تورکیا بە تایبێت لە مەسلەی شەڕی پاکەکە و کە ئەوێ تا ئێستا بە ڕێژێکی زۆر گەری لای پاکەکە لە ناو وڵاتی تورکایە جموجۆڵیان نەماوە ئەمانە هەمووی بۆ ئەو ئۆپەراسیۆنانەی کە لە دەرەوەی تورکایەکە بۆیە لە ئێستاە حکوومەتی تورکیا بەشێکی گەوری پەیوەندیەکانی لەسەر ئاستەیە کە پێویستی بە دعمی حکوومەتی هەرێمی کوردستانە لەو ئۆپەراسیۆنانە ئەگەر دعمیش نەبێ هیچ نەبێ ڕێگرینەکردن لەو ئۆپەراسیۆنانە بۆیە بە شێوەیەکی گشتی تورکیا بێگومان هەرێمی کوردستان لە ئێستاە تەنها دەرەچەی بۆ وڵاتانی دەرەوە بۆ ئەوروپا و بۆ ئابوووریەکەی تورکایە بەڵام لە هەمان کاتە تورکیاش پێویستی بە هەرێمی کوردستانە لە مەسلەی ئۆپەراسیۆنەکان لە هەرێمی کوردستان و تەنانەت لە سووریاشە لە بەرەوەی هەرێمی کوردستان توانیوێتی لە سیاسەتی دەرەوەی لەگەڵ هەرێمی کوردستانە هاوسەنگیەک لە پەیوەندی دروست بکە لەگەڵ تورکایە و بە ڕێژەیەکی زۆر حکوومەتی ئاکپارتی و توانین بڵێن ئاکپارتی بێگومان دەنگدەرێکی زۆری کوردی هەیە لە تورکیا و هەندێک لە سەرکردایەتی سیاسیشیان کورد ئەمانش هەمووی وای کردووە کە ئەم پەیوەندیانە تا ڕێژەیەکی زۆر سەرباری هەموو ئەو ڕێکوتنامی لەگەڵ حیزبی مەهاپە و سەرباری ئەو هەموو زەختە ناوخۆیە کە بتەوێت نەتەوێت دکتۆرجان لە ناو دەوڵەتیشا کاراکتەری زۆر هەن حکوومەتی ئاکپارتی لەژێر زەختێکی زۆرایە سەربازانی تورکی و کەسانی ناو دەوڵەت کەسانێکن کە لەوەی حەز بۆ پەیوەندیە نەکەن لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ قەوارەیەکی کوردیە وە سەر ڕای ئام هەموو پاڵەپەستۆیە کە لەسەر ئاکپارتیە بێگومان ئاکپارتی پێویستی بە هەرێمی کوردستانەوە ئەشێوێ ئەم پەیوەندیانە باشتر بکە بەڵام وەکو ڕای شخصی خۆم تا ئێستا نەگەشتوتەوە ئەو سەردەمەزێڕینی پێش ریفراندۆم و پێشمانێ بەم نزیکانە بگاتەوە لەوانەیە بەشێک لەو هۆکارانەی کە پێ نییە بەم نزیکانە و پەیوەندەکە وای لێبێ لە ئەگەرێکە دەمەوێت میێوانی دووەمم لێرە بدوێنم بەڕێز بەدرمەلا ڕەشید کە شڕۆڤوانێکی سیاسی و لێکۆڵەرێکی سیاسیە ئەس باوەرم کاک بەدر ینی تێکەلێن هەرێما کوردستانی و ئاکپارتی و حکوومەتە تورکیای وەکی میێوانێ من گوتیە کە ناگەهتە ئەو سەردەما زێڕین بەلکی سەبەبێک ئەو بیتن و ئەکەپە هێزە ئەکەپە ناف تورکیایدا وەکی جاران نەمایە ئەvە ئێک لوا سەبەبایە و حکوومەتە تورکێژی بەلکی بن باندورە خەلکی بیتن ناف تورکیایدا دەنگی وێ وەکی بەرێ نەمایە مەدید چاوە لە ئەستەمبولێ شەهرەداریە ئەستەمبولێ دەستی خۆدا کەڤە سیمبولێک مەزن بوو ئاگەهداریەک مەزن بوو بوو دەولەتە تورک بێجە پرسیارە من ئەوە vê وەختێدا و هێزە ئەکەپەنەوەکی بەرێ چاوە ئەو دکارن تێکەلێ خۆ گەل هەرێمە کوردستانی وەکی بەری لێ بکەنەوە و بەهێز ببیتن ئەم دەبینین سەرکردێن هەرێما کوردستانی بڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانی دەهێتە تورکیای گەڵ بەڕێز ڕەجەب تایب ئەردوغان جڤینا دەکەن و وەکی دوو دەولەت هەفکار یەکدونە وەکی دوو دەولەت و دوو سیاسەتمەدارە دوو دەولەتە دەهێنە بینین وجە چاوە ئەو پەیوەندی وەکی بەرێ لێ هێتەوە و خورتر ببیت ڕاستی تێکردنی کوردستانی وەک وەشیرۆڤە کردی و هاتبوتن گیا بوو یعنی دەمێکی زێرینا بەراوا تورکێت لێ مەسەلا ڕەفەراندۆمی مەسەلەی ئێگت هەندرێ تورکێت چێبوون ئەواناگەش بوون ئاستەنگین گە ئەv باندۆراوێل هەندر چێبن ئەv ڕێیە ئانا پێشامەژی خویا دکە چقەیسی وەکت بێ دەربن مەزن لێ دانوستاندنێ کوردستانی و تورکی کەتن لێ هیناژی دەریەک بکری مەزن هەیە کاربن و دانوستاندنێ خۆ و علاقەتا خۆ بەگەرینن ئاستێ بەرێ ژبەر وڵام دبینن وەختێک وەکتە تەعانی زمان بێکا چاوە سەرۆکی حکوومەتی یا سەرۆکی هەرێمێ تێن تورکێدە و بازارە
بازارن مەزن تورکێ دکن ینی هەم ئانا بەحسا گازا کوردستانی تێکردن سەریا تورکیا دەرباس ببی هەر ئەوروپا و هەم بەحسا بەرێ بەحسێ بوو دناو ئاخافتن هات گوتن گرۆلا هەرێما کوردستانی دیبلوماسی هەبوو گنابەرا تورکیا و هەنێک وڵاتی ئێ خەلیجێژی وڵاتی عەربی دژی هەروەر gelek tiştê diplomasî jî ana di destê Kurdistanê de hinekî karipê deriyê xwenî gil Tirkiye û riya xwenî li Tirkiye jî bêhtir firetir bike û hem ji aliyê Tirkiye jî hîna wek hat ziman jî mesela a aboriyê heyî mesela ewlekariyê heyî û mesela di hindirê Tirkiye de jî heyî yanî mesela wextê danûstandinê Tirkiyeyê gi bi herêma Kurdistanê xweş bin ya ê AK Partiyê xweş bin evaya bandora wêna li Kurdê hindirê Tirkiyê dibêjî ji ber me berê dît yanî wek te anî ziman jî mesela erê Kurdê Tirkiye gelek girêdana wanî bi HDP wav heyî lê bandora hertun a herêma Kurdistanê li Kurdê dijî dibe wextê daxuyanî tên danîn ya wextê axaftin tên kirin ya wextê AK Partî jî bana va gavê hanî bi aliyê herêma Kurdistanê davê ji li pêr gavin dijî di hindirê Tirkiye tên yani di meselê zimanê Kurdî de bi di meselê weşana bi Kurdî de bi di meselê axaftina xelkê de bi yani ji berî 10 sala ji wextê ez bînim li ber çavê xwe gelek tiştêk hatin guhertin di siyaseta Tirkî de hebûn yani daketin û derketinê mesela Kurdî de hebûn lê astek heyek mesela Kurdî de di Tirkiye giyayê de ve negeriyayî wek berê axaftina xelkê akademîsyenê Kurdî li vê deke a zanyarê Kurd a siyasetmedarê Kurd evaya tev ne birola aktorekî tenê hatî kirin yani biriya aktora a sereket vir helwestê AKP bûn di hindirê Tirkî de lê ew wextê AK Partî gihat bi Kurdistanê jî ew danûstandinê xurt kirin û Tirka dît fêdekî pir mezin ji vêna heyî ji danûstandinê wanî bi Kurdê aliyê di terefê diş sînor ve dîtin gê karin pê deriyên mezinî fêdal her du aliya bikin ji ber wilo hîna heyî yani meselê aboriyê hene meselê siyasetê hene meselê diplomasî hene danûstandinê Kurdistanê bi Ewropayê pir başin danûstandinê wana bi welatê Ereba pir başin yani bi Tirkiye jî başin ji ber wilo rolekî diplomasî gelekî mezin jî Kurdistan mesela kak Faruk ba bigەڕێmە لای جەنابەت هەر ئەوەش بێ مثلا لە ماوەی دروستبوونی قەوارەی هەرێمی کوردستانەوە لە باشووری کوردستان لە عێراقدا تاوەکو ئێستا هەرێمی کوردستان پیشانی داوە کە دەوێت دۆستی تورکیا بێت لە هەمان کاتیشدا تورک کە سەیری عێراق دەکات تورکەکان و دەوڵەتمەدارەکانیان و سیاسەتمەدارەکانیشیان کە سەیری عێراق دەکەن هەست دەکەن لە ناو عێراقدا هەموو شوێنێک کەوتووە هەرێمی کوردستان نەبێت هەموو ئەوانێ لە ناو عێراقن وەکو هێز دەبیندرن تەنها هەرێمی کوردستان وەکو قەوارەی سیاسی دەبینن جا ئەمە مانای ئەوە نییە کە لە ئاشتی ڕۆژهەڵاتی ناوڕاستدا دەبێت تورکیا زیاتر گرنگی بە هەرێمی کوردستان بدات بێگومان وەکو توانجێک لەسەر قسەکەی جەناب دێمە زۆر بە کورتی چووکە کاتە بە کورتی کۆمنتێک هەبوو لەسەرەوەی تورکیا تەنها دراوسی کە پەیوەندێکی باشی هەبێت لەگەڵ هەرێمی کوردستانە چکە لەگەڵ یۆناان لەگەڵ جۆرجیا لەگەڵ زۆربەی ئێران وڵاتەکان تەنها وڵات کە پەیوەندێکی باش هەرێمی کوردستان بەداخەوە پەیامەکەت گەیشت دیارە چۆنە بەڕێزان هیوادارم ئەم دیمەنە سەرنج ڕاکێشەتان بینی بێتن کە ئێمە لە ئولوس ئاتیلەرەوە لە ئەستەمبۆڵەوە ڕاستەخۆ لەگەڵتان بووی بۆ ئەم بەرنامە تایبەتە کاتژمێرێک لە کاتەکەی خۆی دواکەوتین بە هەندێک گرفتی تەکنیکیەوە بەڵام توانیمان سەرنجی ئێوە بۆ وتەکانی بینەرەکان بینەر ئامادە بووان و میوانەکانمان ڕابکێشن زۆر سپاس کە لەگەڵمان بوون شەوتان شاد